بۆچی گۆڕان و یەکێتی هاوپەیمانێتیەکیان دروست کردو؟ ئایا ڕێکەوتنەکە باڵەنسی هێز دەگۆڕێت؟ گۆڕان بۆ کورسی لەگەڵ یەکێتی ڕێکە و بۆ پۆست لەگەڵ پارتی. ئەی بەرنامەکەی نەوشیروان مستەفا چی لێ بەسەر هات؟ پێشوەرگرتنی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردنەکانی عێراق. سولی تایمز وەک یەکەمین میدیا ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕانی بە یەک لیست بۆ هەڵبژاردنەکان ئاشکرا کرد کە ڕۆژێک دواتر ڕێکەوتنەکە بێخستنە ڕووی ناوەڕۆکەکەی و ئەسەرکردایەتی لاهور جەنگی ڕاگەیەندرا. ڕاگەیاندنی هاوپەیمانێتەکەی گۆڕان و یەکێتی هەروەها بوونی کۆمەڵێک کاندیدی سەربەخۆ لە دەرەوەی حیزبەکان کاردانەوەی زۆری دروست کرد. بە جۆرێک هەندێک پێیان وابوو لە هەڵبژاردننی ئەم جارەدا سلێمانی سنوورێک بۆ پارتی دادەنێت و جارێکی تر ناهێڵێ بە ئاسانی و بەتەنها مامەڵە لەگەڵ بەغدا بکات و خەڵک باجەکەی بدات. هاوپەیمانێتەکەی گۆڕان و یەکێتی قسە و باسی زۆری بە دوای خۆی داهێنا. ئەوەی بەشێکیان پێیان وابوو ڕێکەوتنەکە تەسلیمبوونی گۆڕانە چونکە بزوتنەوەکە هیچ یەکێک لە پەرلەمانتارەکانی بەغدای بۆ نەگەڕاوەتەوە و بەهێزترین کاندیدی کە دکتۆر غالبە لە دەستی یاوە. لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا خەڵک پێی وایە گۆڕان بۆ کورسی لە بەغدا ڕەنگی سەوزە و بۆ پۆستیش لە هەولێر ڕەنگی زەردە. لایەکی ترەوە بەشێکی تر ڕێکەوتنەکەیان بە دانانی سنوورێک بۆ پارتی لێکدایەوە چونکە پارتی نەیتوانیوە هیچ هاوپەیمانێتیەک لە ناوخۆی هەرێمی کوردستان بکات و ناچار پەنای بۆ سەدریەکان بردووە لە عێراق. لە کاتێکدا پێشتر بە ناوی یەکڕیزی و کوردایەتیەوە کۆمەڵێک لە پەرلەمانتارەکانی هاوپەیمانی هیوای بە خیانەتکار ناو دەبرد. بەڕای چاودێرانی سیاسی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان و بۆنی کۆمەڵێک کاندیدی سەربەخۆ لە هەڵبژاردننی ئەم جارەدا هاوسەنگی هێز دەگۆڕێت و پارتی تووشی شۆکی سیاسی و دابەزینی ژمارەی کورسیەکانی دەکات بەم هۆکارانە. یەکەم بوونی کۆمەڵێک کاندیدی بەهێزی سەربەخۆ کە ئێستا زۆرێکیان پەرلەمانتاری دیار و بە ئەزموونی بەغدان کە شارەزایەتیەکی تەواویان هەیە لە کاری پەرلەمانتاری و خاوەن پەیوەندیەکی بەهێزی نێودەوڵەتین و ئۆخراپی بارودۆخی خەڵکیش پارتی بە بەرپرسی یەکەم دەزانن ئینجا حیزبەکانی تر. دووەم ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی گورجێکی گەورە و کاریگەر دەدات لە پارتی. بەو پێی یەکێتی گۆڕانی لە باوەشی پارتی دەرهێنا بەو جۆرەش پارتی پەراوێز کەوتووە و ناشتوانێ هیچ بەرامبەر گۆڕان بکات چونکە هەر دژایەتیەک بەریتیە لە زیاتر شەرعیەتدان بە ڕێکەوتنەکە و ئەوەش هەردوو حیزبەکە بێمتمانەی نێوانیان دەڕەوێتەوە و ئەو کاتە بە یەک هێز ڕووبەڕووی پارتی دەبنەوە کە پێناچێت پارتی بە ئاسانی بەرگەی بگرێت چونکە کێشەی ناوخۆیی زۆرە و لەلایەکی تریشەوە بەهۆی سیاسەتەکانی مەسرور بارزانی و ئیدارەدانی حکوومەتی هەرێم خەڵک بە تەواوەتی بێزار بووە و لەیانەوێت گۆڕانکاری لەم هەڵبژاردنەدا ڕوودات. بەڕای چاودێرانی سیاسی هاوپەیمانی کوردستان هەرچەنە بۆ گۆڕان شکستە بەڵام لە ئێستادا باشترین یاریە کە دەیکات لە نێوان یەکێتی و پارتی چونکە بۆ کورسی لەگەڵ یەکێتی ڕێکە و بۆ پۆستیش لەگەڵ پارتی بە هۆرێشەوە بەلایانی کەمەوە دەتوانێت پارێزگاری لە هەندێک لە کورسیەکانی بکات. لە بەغدا هەرچەندە لە ڕابردوودا لە عێراق 9 کورسی هەبوو بەڵام ئێستا بە هەموو بازنەکانی هەڵبژاردن تەنها 6 کاندیدی هەیە و ئەمەش دابەزینی قورسایی ئەو هێزەیە بە ڕێژەیەکی بەرچاو. هەرچەندە یەکێتی سوودمەند یەکەمە لە ڕێکەوتنەکە بەڵام ناڕەزایەتی ناوخۆیی لەو حیزبەدا دروست کردووە. ئەوەی دەرباز کۆسرەت ڕەسوڵ ڕایگەیاند ئەوان بە هیچ جۆرێک ئاگاداری ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی نین بەڵام ئەوەی جێی سەرنجە خۆی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتیە ئیتر چۆن ئەبێ ئاگاداری ڕێکەوتنەکە نەبێت. سولی تایمز زانیویەتی تەواوی سەرکردایەتی یەکێتی لە هەولێر ئاگاداری ڕێکەوتن و هاوپەیمانێتیەکەی گۆڕان و یەکێتین چونکە لە دوا کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی بە کۆی دەنگ ڕەزامەندی و دەسەڵات دراوەتە هاوسەرۆکەکان و مەکتەبی سیاسی بۆ ڕێکەوتن و هاوپەیمانی لەگەڵ گۆڕان و لایەنەکانی تر. دەرئەنجام بەشداری چەند کاندیدێکی بەهێزی سەربەخۆ لە سلێمانی و هەولێر و گەرمیان و هاوپەیمانێتەکەی گۆڕان و یەکێتی پێدەچێت ببێتە هۆی گۆڕینی باڵانسی هێز لە کوردستان چونکە ئەوە وا دەکات پارتی لە بەغدا لاواز بێت و بەتەنها نەبێتە دەمڕاستی کورد و بە ئارەزووی خۆی بڕیار بدات.